خۆشەویستان میوانانی بەڕێز هەموو لایەکتان بەخێر بێن. بە ناوی ڕێکخراوی ڕۆشنبیرانی کورد و کۆمەڵەی کورد بەریتانیا و کەناڵی بیکەیفۆ زۆر بە خێراتنتانەکەین و زۆر بە تایبەت بە ناوی کاگازادەوە کە لە هەڵەبجەی شەهیدەوە ئەو شارەی هەرچی ئازاری کورد و کوردستانە لە خۆی گرتووە هاتووە بۆ ئێرە بە ناوی خۆمانەوە ئێمەش پێشوازی لە یەکەین وەکو کوردانی بێرمیگام وەکو ڕێکخراوەکان کە ناومان هێنان. بۆیە پێش هەموو شتێک و سەرەتا و دەستپێکی بەرنامەکان پێمان خۆش بوو ئەو گەنجە خۆشەویستە چەند ئاەتێ لە قورئانی پیرۆز فەرمێ. بفەرموو. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. الله الذي خلق السماوات والأرض وأنزل من السماء ماء فأخرج به من الثمرات رزقا لكم وسخر لكم الفلك لتجري في البحر بأمره وسخر لكم الأنهار وسخر لكم الشمس والقمر دائبين وسخر لكم الليل والنهار وآتاكم من كل ما سألتموه وإن تعدوا نعمة الله لا تحصوها إن الإنسان لظلوم كفار. وإذ قال إبراهيم رب اجعل هذا بلدا آمنا وجنبني وبني أن نعبد الأصنام ربي إنهن أضللن كثيرا من الناس فمن تبعني فإنه مني ومن عصاني فإنك غفور رحيم. ربنا إني أسكنت من ذريتي بواد غير ذي زرع عند بيتك المحرم ربنا ليقيموا الصلاة فاجعل أفئدة من الناس تهوي إليهم وارزقهم من الثمرات لعلهم يشكرون. ربنا إنك تعلم ما نخفي وما نعلن وما يخفى على الله من شيء في الأرض ولا في السماء. الحمد لله الذي وهب لي على الكبر إسماعيل وإسحاق إن ربي لسميع الدعاء. رب اجعلني مقيم الصلاة ومن ذريتي ربنا وتقبل دعاء. ربنا اغفر لي ولوالدي وللمؤمنين يوم يقوم الحساب. ولا تحسبن الله غافلا عما يعمل الظالمون إنما يؤخرهم ليوم تشخص فيه الأبصار. جزاك الله. هەمیشە شانازی بەو گەنجانەوە ئەکەین کە بەڕاستی چی شانازین خی گەورە پاداشتیان باتەوە. بەڕێزان بۆ هەموو بەڕێزانی کە خەڵاتی تایبەتیان هێناوە گوڵیان هێناوە بۆ کاگازات ئێمە چەند کاتێکمان داناوە لە کۆتاییەکەیە ئەتوانن خەڵاتەکانیان ببەخشن با لای خۆیان بیهێڵنەوە. پێش ئەم کۆڕ و کۆبوونەوەی ئەم ڕۆمان و سەرەتا و دەستپێک پێمان خۆش ئەگەر کاک حاجی ئارام بفەرموێ بۆ وتەیەک سپاسیەکەین. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. بران وشخاني بريز السلام عليكم ورحمة الله وبركاته. سرتا بناوي إداري مزقوتي روناكي زور بخيراتني بريز كاك عزادكين جوتيا نمونيكا خوشويستي خلق خوشويستي هموان خوشويستي أرزو باران وروكو كشتوكال و بخيراتني قرمي يوي بريز تكين كماندوبون لدورو هاتون بو إيرا ياخوا بخير بين ئەو چەنایەتی کە کاکە منیر خوێندیەوە خوای پەروەردگار باسی نیعمەتەکانی خۆیمان بۆ ئەکات ئەفەرمێ الله الذي خلق السماوات والأرض وأنزل من السماء ماء فأخرج به من الثمرات رزقا لكم. الله سبحانه وتعالى أو خوايه أو الله كأفرمي كأرزو أسمانا كان يدروس كردوه وهل لو أسمانه وكباران أبارين بو سرزوي أم نتيجة أم بارانش أبيتا رزق أبيتا كشتوكالو أبيتا أو روكاني كمروف بي أجي بويا زور جرينجا يما حسب ياخد درب نعمتكاني خواي بروار كين بتعبتي أو نعمتك خواي بروار بس يكال لكوتاي آتكا فرمي
وإن تعدوا نعمة الله لا تحصوها نعمة كان فاي بورغار أو نزورة بسرتانوا يا وبطن حساب ناكري وبطن هجمار ناكري البته كأفرمي وإن تعدوا نعمة الله وعطي يك نعمة نكهم نعمة كان بس باسي نعمتي لش صاغي بكي بزانت شندها مهمي وگرنگی لجسته انسان هي انسان ناتوانه شکرانه بجێری لەسەر بکە ناتوانێت بیان بژێرێ بۆیە برای بەڕێزمان کاکازاد کە جوتیارێکی نمونەیە کەسێکی دەستڕەنگینە ئەتوانم بڵێم ئێستا ئەو لە هەمومان زیاتر هەست یاخود دەرێک بەو نیعمەتانە ئەکا کە خوای پەروەردگار ئەو بارانە ئەبارێنێ لە ئاسمانەوە و لەسەر زەویە ڕوەکو ئەو بەروبوومانەی زەوی لێ دێتە بوون و ئەم دەستڕەنگینەی کاک ئازاد ئەتوانین بڵین جیاواز لە دەستڕەنگینیەکان یاخود بەهرەکانی تر هەچ کەسە و بەهرەیەکی هەیە بەپێی ئەو علم و زانستەی بەپێی ئەو توانایی خۆی کە خوای پەروەردگار پێی داوە بەڵام ئەم زانستەی کە ئەم پیاوە بەڕێزە هەیەی ئەتوانە بڵێم هەمومان بینیومانە و هەمومان ئاشناین پێی کە هەندێ بەروبووم دێنێتە بوون کە بەڕاستی جێی سەرنجە و جێی خۆشحاڵی و دەستخۆشیە لە واقعدا کە ئەتوانین بڵین هەموو کەسێک ناتوانێت ئەم دەستڕەنگینەی هەبێ ئەم دەستڕەنگینیە یاخود بڵین ئەم بەهرەیە کە ئەم پیاوە بەڕێزە هەیەی گرنگیەکی زۆری هەیە تەنانەت لە قورئانی پیرۆزە خوای پەروەردگار وەصفی شارەزایی و زانست و علمی ئەو کەسەکە کە بەروبوومی کشتوکاڵی هەیە کە بەروبوومی فەلاحەت و زەراحەتی هەیە هەمومان چیرۆکی یوسف عەلەیهی سەلامان بیستووە کاتێک کە خەوەکەی بۆ ئەگێڕنەوە کاتێک کە پاشای ئەو وڵاتە خەوێک ئەبینێ لە خەویا ئەڵێ حەو مانگای زەعیف لە ئاوێک هاتن دەرەوە حەو مانگای قەڵەویان خوارد و حەوت گوڵەگەنمی لاواز و بەهێز ئاڵان بە حەو گوڵەگەنمی جوان و بەهێزدا وشکیان کردن کاتێک کە یوسف عەلەیهی سەلام لە سژنایە خەبەری بۆ ئەنێرن و پێی ڕائەگەێنن کە پاشا خەوێکی لەم جۆرەی دیوە لەم شێوەی دیوە ئەوش تعبیری خەوەکەی بۆ ئەکا کاتێک تعبیری خەوەکەی بۆ کا فەرمێ ئێوە لەم ساڵەدا یاخود لە چەند ساڵی داهاتوودا ئێوە باران یاخود نیعمەتی خوای پەروەردگار ئەڕژێ بەسەرتانە هەوڵ بدەن فەلاحەتێک یاخود زەراعەتێکی زۆر بکەن و دوای ئەوە کە فەلاحەت و زەراعەتێکتان کرد هەوڵ بدەن ئەو بەروبوومەی کە هەتانە وەکو دانەوێڵە کە وەک لە قورئانی پیرۆزە تۆمار کرا فەرمێ قال تزرعون 7 سنين دأبا فيما حصدتم فضروه في سنبله إلا قليلا مما تأكلون أفرمي إيوا أو زرعاتيك أيكن أو فلعاتيك أيكن أو جرمي أو دانيوليك أيكن هول بدن بشكي كميل بخون وأوكي بقولك وهل بجرن وعتا أمريكا لو حكمتانيك كسك شارزا تا أو سردمت دركي بونكر وكاتك الجنم ببيقولك هلي بجري خرابه به كرولي أدا كرمتي أدا خرابه بلام أو فرمي بقولك وهلي بجرن بو أويك بمينيتو ودواي أو صالة جرانيانا كده بباراني كده يو إسفادي لي بكن وعتا أما زانست علمك كيوسف عليه السلام هم بيغمبري خوايا وهميش براسي كأم بهريهتي بورزقار بوني بشريت لبرسيتي لقاتو قري خواهي فرقات شيروكي توماركا لقراني بيروز دا وقرنجي أم بهري أم برايا من براسي لرويكو ملاياتي وقرسير بكين لقيرانو لە واقعێکی ناخۆش و تاڵەکە میلەتی ئێمەیتیایە کە بێکاریە بێئیشیە گەنجەکانمان ڕائەکەن وڵات بەجێ ئێڵن ئیشکاریان نییە دانامەزرێن تاعین نابن ئەم پیاوە بەڕێزە ئەگەر ئیمکان هەبێ و یاخود ئەگەر پاڵپشتی بکرێ ئەتوانێت هەلی کارۆ بەرهەمبێنێ ئەتوانێت کۆمەڵە خەڵکێکی زۆر لەسەر دەست ئێوە بچنە سەرکار ئیش بکەن فێریان بکە واتە ئەو زانسەی کە هەیەتی لە ڕووی کۆمەڵایەتیەوە دەورێکی باشی هەبێ و خەڵک بەگشتی ئیسفادەی لێ بکەن و هەروەها لە ڕووی بازاڕەوە لە ڕووی بەرهەمەوە یعنی ئێمە بینیمان لە ساڵی ڕابردووە کە بەرهەمی ئەم پیاوە گەشتە بەریتانیا بە خۆشحاڵیەوە کە بەتایبەتی وەجبەی یەکەمی تر نازانین وەجبەی دووەم چۆن بوو بەڵام وەجبەی یەکەمی زۆر باش بوو کە من خۆم بۆ میوانی بۆ لای پیاوێکی بەڕێز ڕۆشتوم بە تەکلیف داوام کورۆستن و کە هەنارم دەستەوتەوەی دەرم کە هەموو ڕاستی ئەمە خۆشحاڵیە کە چۆن ئەبینی کاڵایەک لە وڵاتێکی ترەوە دێ ئێمەش خاوەن بەرهەمێ بیت کە بەرهەمەکەمان بگاتە خەڵکی تریش و ئێمەش ئیسفادەی لێ بکەین و بە خۆشحاڵیەوە ئەم بەرهەمەی بگاتە ئەو شوێنانەی کە کوردی لێ ئێستا ئەزانین کە کورد لە سەرتاسەری دنیا لە هەموو وڵاتەکانی ئەوروپا و ئەمریکا و ئاسیا و لە هەموو وڵاتێکە هەیە
چەند خۆشە ئێمە کە بەرهەمێکمان هەبێ بە دەستی جوتیارێکی کورد بگات ئەم وڵاتانە و ئێمە ئیسفادەی لێ بکەین و خەڵکیش ئیسفادەی لێ بکات. و ئەوەش بزانین بوونی بەرهەمی خۆماڵی بەڕاستی پێشکەوتنی مجتەمع و کۆمەڵگەیە. ئەگەر سیر بکەین غاندی کاتێک کە شۆڕشەکەی سەری گرت، شۆڕشەکەی زیاتر لە ملیارێک کەس لە هەندستانە بوو کە شۆڕشەکەی سەری گرت، ئەم شیعارەی هەبوو. غاندی بەجلێکی بە پارچەیە قوماشەوە ئەچوو بۆ لای سەفارەتی وڵاتەکان و وڵاتەکانە گەڕایان و تۆ ڕئیسی وڵاتێکی وەک هەندستانی معقول نییە ئەم پارچە قوماشەی پێوە. ئەی کاکە من ڕئیسی وڵاتێکی فەقیر و هەژارم، ئەمێت تەمسیلی میلەتەکەم بکەم. بۆیە شیعارەکەی غاندی چی بوو؟ وتی ئەوەی نەیچێنین نایخۆین، ئەوەی نەچنین لەبەری ناکەین. بەڕاستی ئەم شیعارە هەندستانی پێشخست، ئەم شیعارە وڵاتی پێشخست. بۆیە ئێمە بەداخۆ ێستا سیرەکەین ئەوەی کە ئەیچێنین لای ئێمە ناخورێت، ئەوەی کە ئەیچێنین سیرەکەی بە شاحینە و بە تڕێنە تەماتە ئەڕژێت ئەکرێت ئەو چەمانەوە ناخورێت، ئیسفادەی لێ ناکرێت. بەداخەوە کە ئەمە نەبوونی گرنگی تەواوە هەم لەلایەن لایەنی پەیوەندیدارەوە بە جوتیاران بە کشتوکاڵ و هەمیش پێرەدانی گرنگی لەلایەن خەڵکەوە. ئەوەشی کە ئیچنی مەگەر لە بۆنەیەکە کاگازای سەوقاتێکی شاڵی لەبەرایە لاوان لە بۆنەیەکە لەبەریکەین. بۆیە ئەمە بمە دەرسی لێ وەرگرین، پەندی لێ وەربگرین و بەڕاستی لە ئاینی پیرۆزی ئیسلامیشا سێ جۆر دەست هەیە. با بزانی سێ جۆر دەست هەیە. یەکێک لەو دەستانە کە شایستەی دەستماچکردنە، شایستەیەوە کە دەستی بگوشی، دەستی ماندوێتی بگوشی، ئەو دەستانن کە دەستی خێریان لێ لەناو خەڵکە، ئەو دەستانن کە بەرهەمیان هەیە، ئەو دەستانن کە ڕەنگینن، کە خزمەتی مرۆڤایەتی مجتەمەعی پێ دەکەن. دەستی کرێکارە. پێغەمبەری ئەکرەم عەلەیهی سڵات وسەلام جاری وا بوو دەستی کرێکارێکی بەرز کردوەوە فەرمێتی بۆ وا دەستت زەبر بووە؟ تۆی دیار رسوڵ وەڵای کرێکاری یەکەم دەستی ماچ کردووە. پێغەمبەری ئەکرەم عەلەیهی سڵات وسەلام دەستی کرێکارێکی ماچ کردووە. ئەم دەستانە کە بەڕاستی جێگەیان دیارە، جێی ئەوەن کە ماچیان بکەی، ڕێزیان لێ بگیرێ و دەستێک هەیە کە دەستی هەژار و نەدارەکان ئەبێ بگیرێن، ئەبێ هاوکاری بکرێن. ئەگەر نەیش بوو ئەبێ بە زۆر زەکاتیان پێ بدرێ کە خەڵکی سەرۆت و سامانی هەبوو لەو سەر و سامانی زەکات بدا و دەستگیرۆی فەقیرەکانی لێ بکرێت. دەستێکی ترشەی بێ ببردرێ، ئەو دەستەی کە دزی ئەکا کە مجتەمع و کۆمەڵگە تێکەدا کە حەقی خەڵکە خوا ئەبێ ببردرێ. بۆیە ئێمە ئومێد دەکەین و گومانی خێرمان بەوە هەیە کە دەستی ئەم پیاوە ئەو دەستە ئەمینەیە کە جێگەی ئەوەیە، جێگەی شانازیە بە شانازیەوە دەستی بگوشترێ و ماندووبوونی لێ بکرێ و بەڕاستی هەمومان شانازی پێوە ئەەکەین. بۆیە دووبارە بە خێراتنی بەڕێز کاکازا دەکەین کە لە وڵاتی کوردستان لە هەرێمی کوردستانەوە هاتووە بۆ ئێرە، چەندێک هاتووە، چەندە ماندوو بووە بۆ ئێرە. داواکەین خوای پەروەردگار هەموو کات و ساتەکانی بە ئەژ و پاداش بۆ بنووسێ و دڵنیاشینەوەی کە ئەم پیاوە کە لە هەوڵی ئەوایە کە خزمەتی بگەێنێ بە میلەتی کورد بە خۆبەخشانە و ئومێد دەکەین لەم سەفەرشیا کە سوودێک بگەێنێ بەم برا بەڕێزە کوردانی کە لێرن، کە تامەزرۆن بە کار و چالاکیەکانی و زۆربەی ئەو خانەوادە بەڕێزانە کە باخیان هەیە و لەوانەیە بەپێی پێویست بە پێدڵی خۆیان باخەکەی نادبێتە بوون و کۆی کە ئەوانیانەوێ ئیسفادە لە کاگازات بکەن و کاگازاریش بتوانین ئێمە هەمومان بەیەکەوە دەستی بگرین، بەرهەمەکانی بناسێرین، بەرهەمەکانی بگەین ئەم وڵاتە وڵاتانی تر بە خۆشحاڵیەوە کە ئێمە بڵین جوتیارێکی هەژاری کورد بەرهەمەکانی لە وڵاتەکانی ئەوروپا خەڵک ئیسفادەی لێ بکات. دووبارە بەخێر بێن، سەرچاوی یاخوا بەخێر بێن. ئێمە وەکو مزگەوتی ڕۆناکەی لە خزمەتاندان وەکو برابەرەزە باسی کرد، ئەمە دەرگای ئەمەرجنسی ئەکسیدە هەستن ئینشەڵا هیچ شتێک ڕوونادا، حاڵەتی نەخوازراو هەبوو و شوێنی دەستشۆر هەیە بۆ خوشکانی بەڕێز ئاگادار بن لە دەرگای پشتەوە ئەچن و پیاوان شوێنی دەستێژ و ئەویان هەیە لەم لاوە. دوای کۆڕەکەش نان ئەخورێت و ئێمە لە خزمەتانین. دووبارە بەخێر بێن سەرچاومان وەسەلام عەلەیکوم. بەڕێزان من خۆم کە ئەمڕۆ ویستمە مەراسیمە بەڕێوەبەرم بەڕاستی کۆمەڵێشتم بینی بۆنی کوردستانی لێ تامی کوردستانەیە. پێم خۆشە کاگازات خۆی بێ و هەم ئێوە پێشوازی لێ بکەن و هەم بێ لێرە ئەم شتانەمان بۆ ڕوون کاتەوە و باسی ئەزمموی خۆیمان بۆ بکات. دووبارە زۆر بەخێراتن دەکەن کاگازەکەن. بەناوی خوای گەورە و میرەبان، ئەمڕۆ زۆر خۆشحاڵم کە بە ئاواتم کە لە نزیکۆی ئەوەی بەڕێز ببینم. چونکە ئەمەش خزمەتێکە کە هەمیشە من حەزم کردووە خزمەتێک بگەێنم بە کەرتی کشت و کاڵی کوردستان. ئەوەش هەر بە خزمەتێک ئەزانم کە ئێستا لە کوردستانەوە حەزم کردووە بێم چەند شوێنێک ببڕم بۆ ئەوەی چاوم بە ئەوەی بەڕێز بکەوێت. چونکە زۆر خۆم بە قەرزاری
ئەو کۆمنت و ئەو خۆشەی کە ئێوە بۆ منی دەرەبڕن لە تۆڕی کۆمەڵایەتیا بە ئاوا تۆ بووم لە نزیکۆ چاوم پێتان بکەوێت وە زۆر تامەزرۆژ بوو. پێشەکیش دەستخۆشی لەم برابەر ڕێزانە ئەکەم و دەستخۆشی لە مامۆستا ئەکەم و وەڕێز و حرمەتی شمەیە بۆ خانەوادەی کاک حاجی کە هەمیشە پاڵپشتێ بۆ من و چاوی ڕەفیقەکانیشی ماچەکەم. حەزەکەم پێشەکی باسێک لەوە بکەم کە ئێمە بە هەمومانۆ چ لە بەریتانیا بێ چ لە کوردستان بێ وەکو مامۆستا ئارامی بەڕێز باسی کرد خاکی خۆمان بخەینە سەر چاومان. من وعدێکم بەخوای خۆم داوە کە هەتا بمێنم خزمەتی وڵات و نیشتیمان و میلەتەکەم بکەم بەبێ هیچ پلە و پۆست و هیچ معاشێک. و حەزیشم کرد لە نزیکۆ ئەو کار و چالاکانم کە لە کوردستان کردو و دوورم لێەوە لێرەوە هەچیەک پێویستی بە من بێ لە خزمەتیان مەگەر چوو بێتم ماڵەکەشی و بتوانم بیرۆکەیەکی وەکو بڵێ چۆن لە خانمێکی بەڕێزەوێ لە بەریتانیا دۆڵمەیە بکە کە بە ئاواتۆیەک گەڵایەکی بۆ سەوز پێ بەڵام ڕادەی شێ و سەرمای ئەم وڵاتە نایەڵە وەرە زۆرێک لە کۆمنتەکانیشە خوێنمەوە کە تەمەناکەم بە ساڵێک کاگازات بێتە بەریتانیا و منیش هەوڵێکی خۆم داوە کە لە ڕێی کۆنسولگەریەوە و لە ڕێگەی جەماعەتی ئێرەوە کە پشتگیریەکم بکرێ و بێمە ئێرە بن چاوی هەرەوتان ماچەکەم. باسێک لەوەکەین کە بەروبوومی وڵات ئەگەر نەبێ چی بەسەریە و ئەگەر ببێ وڵاتمان چۆن پڕپیت و بەرەکەتە بێ. من لێرەوە بە ئێواڵم نەوت خواردن نییە بەڵام ئەو بەرومەی کە من لە کوردستان و هێناومە ئێستا شتێکتان بۆ شکێنم کە هەم بیرۆکەیەکی لەسرە بۆ ئەمسالی کاک حاجی و جەماعەت کە بزانین چۆن بیبەر و تەماتە و خەیاری کوردستان بین نێرە ئەگەر خۆ بەڕادیش لە بەڕادی شامایۆ بە چفترێ بێت بەو گیا و بەلەکەی شارە زۆر کە من وەک سەلاجەیەک پاراستومە و سێ چوار ڕۆژێکە لەنا ئەو سەبەتایە و یەکجا خواشایەتە نەکراوە جە حەزەکەم بەدەستی خۆم ئەگەر لێرە بیکەمە خۆتان سێری ئەو تەماتە و خەیار و بیبەری شارە زوو بکەن و بۆنی ئەو پونگەی شارە زوو بێ بەسەرتانە بابزان کە چەندێکە غەریبیەکەن. وڵات بە نەوت ناوێت بە وڵات. ئێمە وڵاتێکمانێت دەوڵەمەند لە سەدا یەکی ئەگەر بچێت بەلای نەوتە بەڵام لە سەدا نەوە دوونەی بەلای کشت و کاڵە ئاڕوا خۆتان نەزان ئێمە دێی چەرمۆمانەیە لە منتیقەی چەمچەماڵ کە مای شانازی کووردە کە گەورەترین و باشترین و کۆنترین دێ بۆ لەسەر کەرتی کشت و کاڵ کەواتە ئێمە خاوەنی وڵاتێکین. من لێرەوە وعدتان پێ دەدەم نەترسن لەوەی کە ئێمە لە بەرسا بمرین ئێمە لە بەرسا نابرین چکە خاوەنی وڵاتێکی پڕپیت و بەرەکەتی. بەڵام فەرمەوە خۆتان نەزان نەوتیشە و ئەڕوا و هیچ ئیسفادەیەکی لێ ناکەین. بەڵام من 5 دانە ساڵە هاوارەکەم وەرن من شتێکم دۆزیوە تۆ لە نەوت زۆر مهمتر کە بەرمیلێ نەوت بە $6 بەڵام بەرمیلێ زەردەچەوەی وڵاتی خۆمان بە 4 ملیۆن دینارە بە 3 ملیۆن دینارە. کەواتە با ئێمە هەڵسین لە کەرتی کشت و کاڵ ئێمە بژێوی ئەو میلەتەی پێبەرین بەڕێوە یا لە کەرتی کشت و کاڵ بڕوان پێ بکەن 11 دانە ساڵ من توێژینۆم کردووە لەسەر برنج کە بیکەم ئاوی پێویست نەبێ. ئاخر جارەوە ئەوەنە هیلاکی کردم خەریب و کۆڵ بدەم لەسەرەوەی کە ئیتر من ئەم بیرۆکەیەم فەشەلی هێناوە. بەڵام ئاخر جارەوە بوو حەزەکەم هەر بۆتان بگێڕمەوە کۆیتەوەی کە ئەگەر ئینسان کاری خۆی خۆش بێ بە هیچ شێوازێک شکست نایەنێ. 11 ساڵ من بە شوێنەوە بوو کە برنج ئایا ئێمە کەوتونێتە ئەوەی کە قەیرانێکی ئاومانەیە یا قەیرانێکمانەیە بارانمان بۆ نابارێ یا ئێمە بریتین لە 4 پارچە کوردستان پارچە پشکە وشکە دێمەکە بەر ئێمە کەوتووە ئایا چۆن خۆمان ڕزگارکەین لە وشکە ساڵێن. ئەو من تقریبا گەشتمە ئەوەی کە زۆر هیلاگوم لەسەرەوەی برنج چۆن بکەین ئەو بە سۆندەی قەترەی کردم دوای وتم وەڵامە تێچووی زۆر یەوێ بەڵام هەڵسام ئاخر جار کە هیلاکی کردم و واز بەم هەر کۆڵم نەدا زۆر هیلاگوم شانێکم دایا وتم ئیتر من شکستم هێنا لەمە بەڵام هەرهومەیەکم بەخوای خۆمە بوو کە زیاتر سەرکەوتوم کە ئەوە بوو سیارەیەکی پاترۆڵ هات بەرەو ڕووم وتم خوای گەورە من بۆچی وەکو ئەم سیارەی پاترۆڵە کە ئاوی ناوێت کە ئاو سەرف ناکە 6 مانگ جارێک تۆ فەحسی ناکەی بۆنیت بەرز ناکەی تۆ با من کارێ بکەم چاڵێک بکەم لە خواری ئەم دوو دۆنمە برنجەوە کە ئاوەکە دووبارە بێنمە بۆ سەرەوە. ئەوە بوو گەشتم بەوە هەر ئەو دەقە تەلەفۆنم کرد بۆ شۆفڵێک کە هات خواری
دوو دۆنمە برنجەکەی کە کردبووم چاڵێکم بۆ کرد و لایرۆنم بۆ داخست و دینەمۆیەکم تێکرد کە ئەو ئاوە 23 سەعات دێورانەکە 1 سەعات ئاوەخوا کەواتە ئێمە ئەبێ ئەمانە هەمووی بە هەندوەرگرین ئەبێ ئەمانە هەمووی وا لێ بکەین لە کوردستانە ببێ بە سەرچاوەیەکی بژێوی ئەو میلەتە چوە خۆتان نەزانم ئەگەر بێت و ئێمە لە وڵاتێکین بە چوار دەورای ئێمە دوژمنمان زۆرە ئەگەر ڕۆژێ لە ڕۆژان درگامان لێ بەسری لەماین لە برسا بمرین ئەگەر وڵاتی خۆمان ئەو پیت و بەبەرەکەتی هەبێ و دەستکەین بە گەرمی خۆمان دەستکەین بە برنجی خۆمان دەستکەین بە زەردەچەوەی خۆمان با ئێمە لەمەولا لە کوردستان و زەردەچەوە بێن بۆ پاکستان و هندستان ئێمە هەر پارەمانەشت دەری وڵات شتمان بۆ دێ بەڵام کام شت وەرە من زەردەچەوەیەکم کردو بڕواناکەم لەسەر عەرزاشتی وا هەبێ کەواتە خاکی ئەو وڵاتە خاکێکی پڕپیت و بەرەکەتە با بە خۆڕایی نەیبێن ئەگەر خۆیەمە فریای ئەوەش نەکەوین کە سوودێکی ئەو تۆی نەبێ بەڵام بۆ جیلی داهاتومان من شت زۆر ڕەچاوەکەم یعنی پێشبینی زۆر ئەەکەم کە وڵاتمان بەرەو قەیرانی ئاوەڕوا وڵاتمان بەرەو کەش و هەوایەکی خراپە ڕوا وڵاتمان بەرەو لەباتەوەی باران ببارێت تەپ و تۆزێکی خراپ ئەبارێ بەسەرمانە وەزایدەن ئەو هەموو نەخۆشی کە لە جنوب وەیە ئەو هەموو حەشەراتی کە لە جنوب وەیە وەکو باران ئەبارێ بەسەرمانە کەواتە هەمیشە من لەسەرەوە بووم کە شەو و ڕۆژ خەمە سەرێک بۆ خزمەتکردنی وڵات و نیشتیمان و میلەتەکەم وە لێرەشۆ من وعدتان پێ دەدەم وعد ئەگەر هەتاوەکو ڕۆحێک لە جەستەما بێ من پشتی میلەتی خۆم بەرنەدەم نە بە پارە نە بە مەنسەب نە بە هیچ شتێک هەتاوەکو بتوانم خزمەتی وڵات و نیشتیمانی خۆمی پێ بکەم تەمە ناکەم توانی بێتم خزمەتێکی وڵاتەکەم کرد بێ واوە بەروبوومەکەشی ئەبینم کە چەند ڕۆژە من لە بریتانیا بڕوان پێ بکەن لەگەڵ کاک حاجی خەلیل و ڕەفیقەکانیان لە پایتەختی ئەم وڵاتە ئەوە نەوشاردومیان بە خۆیان و وەڵی خوا بیزانێ وەکو گۆڕ ڕەوشار چۆن گۆڕ ڕەوشار دراوە کە ئەوە بەشێکە لەو خۆشحاڵی من کە بەروبوومی من بەرهەمی بووە و ئەوەی کە ئەوەی بەڕێزی سەهاتوونە تێرە بۆ ئەوەی من ببینەوە بەشێکە لەوەی کە من خۆشحاڵم کە بچمۆ کوردستان زیاتر گەڕوتینم هەبێ لەسەرەوەی داهاتووی وڵاتەکەم نەوەی وڵاتەکەم کە کاتە گەنج و لاو و مناڵی ئەو وڵاتە بە هۆکارێکە بەرین هۆکارێکی سەوزکردنی کوردستان و یەک داواکاریشم لە ئێوەی بەڕێسەیە ئەمسالی ئەو پیاوانەی کە وەک کاک حاجی خەلیل و کۆمەڵێکە یانەوێ شت بێنە ئەم وڵاتە بەروبمێکی باشی سافی کوالێتی چکە بڕوان پێ بکەن ئەو وجدانەی کە لە جوتیاری خۆمانە ماوە ئەو وجدانە و ئەو زەمیرەی لە جوتیاری خۆمانایە لە هیچ وڵاتەکانیە ئەوە ئەگەر کاک حاجی یەکێکم بۆ بانکە ئەمەم بۆ لێ بکاتەوە حەزەکەم هەر بە بەرچاویان وسێدێکیەوە بکەین بزانین خەیارێک لە تەکەین لێرا بزانین بۆنی ئەو خەیارە ئەوە خۆتان بەس بۆنی کومەی کوردستان بکەم بزانن ئەوە یەکێکە لەو بیرۆکانی کە توانین لەمەولا تەماتە و بیبەر و باینجان بینی ئەم وڵاتە بە تەیارە بێ بە سیارە وێ ئایا خراپە بێ یا خراپ نابێ ئەوە یەکێکە لەو بیرۆکانی کە بۆ کات ئەوەش بیبەری شارە زوورە طبعا قاتی سەرە بیبەری شارە زوورە قاتی خواری بەڵێ ئەوەش پومەیە هەر وەکو سەلاجەیە ڕاتان بێت خێن کە خێنێک ئەو تەماتیان پیشاندا هە لە لایڤەکەت خوا ئەوەش تەماتی کازم پاشایە کوردەکەیە ئەوە هەدیە بەیەوە شاوی تۆ ماچەکە هەریشت مای شانازی بۆ من ئەمەش ئەمە قاتێکە قاتی شاڕۆشتێکی دێ کاک حاجی خەلیل داوای لێ یەکەم پێک دێرە ئەمە ببینێ لەبەرەوەی ئەگەر لەو شتەی هێنا ئالەم گەڕومانە بەلوەری نا بە تیارە ئەبێ بە تیارە بێت بەلوەری بێت ئەوەش هەربابی بێت ئەوە چین بەلەکم لێ چکە بەلەک
تەڕەشە ئەگەرێتە خۆی هەم فێنکی شەگرێتە خۆی بەڵام ئەو پومەیە بۆ سەری بە هەر ئاگادار بکات حاجی بۆنی تۆکە ئەوان حەزم کرد شتێکە وەک بیرۆکەیە کە زۆرێک حەزەکە بەلومی ئەو وڵاتە بێنێتە بەریتانیا جا منیش حەزم کرد بۆ کاک حاجی شتێکی ئاوای بۆ بکەم هەروەکو نمونەیەک بتوانین هەر گیای کوردستان بکەین بە سەلاجەیەک بۆ ئەو مدەتەی کە لە سەرمەرزەکانە ئامێنێتەوە مەسەن ئەو سیارەی کەیت لایلۆن بۆقەکە ئەو لایلۆنە بەڵام من ئەو لایلۆی کە داومەلەوە وەکو توێژینەوەیەک لێم داوە ئەوە شەر بە بۆنێکی بکە بامان بە نووریش بۆنێکی بکە بە یادی جاران وڵای تەری خۆی بۆنێکەی هەر حەزەکەم مامەسار تەوجێکی پیانە بار بۆنێکی هەروە حەزەکەم هەر با بزان چی لێکە لێکە باگی خۆی بۆ تۆش ناشێ مامەسا بەڵێ قوربانی چاوم وسەکانی ماچەکە قوربانی چاوم مامەسا هەر حەزیشەکەم ئەو تووە کە توی باخەکەی خۆمە ئەگەر یەکێک هەڵسێ هەر تەوزیعیکایەکی یەک توی لێ بخۆن تووەکە ئەو تووە ڕەشەی خوارەوە ناویش لێناوە ئینشاڵڵا دوایی بە پێی پێویست هەر خانەوادەیەکی بەڕێز ئەگەر شوێنی تەنانەت درەختێک یا دوو درەختی هەبوو ئینشاڵڵا لەو قەڵەمی هەناری ساڵەخانی هەڵەبجەیی پێشکەشەکەم حەزم کرد بەڵێ ئەوانەی کە باخیان هەیە بەس ئەوانەی کە باخیان لێ گوناحە با زەرریش نەدەن لەوانەی کە بەریان ناکەوێت چکە من حەزەکەم ئەو هەنارە جوانە ئەو هەنارەی هەڵەبجە هەر لێرە هەر کوردێک و لای خۆی لەقێک بناژێ بۆ ئەوەی بڵاوی کەینەوە بە خێراتنی کاک ئەنوەری شەکەم چاوی ماچەکەم ڕێز و حورمەتمەیە بۆت قوربانن ئەو کاتە توانین لێرە من لێرە حەزەکەم شتێک بە بەڕێستان بڵێم ئەو ماڵانەی کە ناجی حەبێلای و دروستێکە ئەتوانێت بەشی دراوسەکەی بدا چکە هەنار یەک ساڵی زەحمەتە ساڵی دووەم کۆمەڵێک لقی زیاد دەرەکا و ئەتوانین لە ڕێ ئەوەوە ئێمە زیادیکەین لە بەریتانیا و ئەبێ چی بکەین وەکو ئێستا چۆن ئێوە گوێتان لێ نییە چنە دەرەوە سەرماتان نییە بەڵام من سێرکە سەرمامە کەواتە من خەڵکی کوردستانم ئێوە بوون بە خەڵکی بریتانیا تەحملێکی زیاترتان وەرگرتووە لەو سەرمایە بەڵام من تەحملم نییە کەواتە بە هەمان شێوە ئەو تۆی کە هێناومە تقریبا زیاتر لە 200 علمە من تۆم هێناوە بە ئێوەی بەڕێزی دابەش بکەم ئەویش تۆوێکی باوباپیرانمانە لە تەڕەتیزە لە کەوەر لە کەرەوز لە سەڵتە کوردیەکەی خۆمان کە پێش کیمیاوەکە بوومانە کە تامێکی ئەو تۆی بۆ لە کاگازادەوە بەرهەمەکەیەتی ئەوە مرەبای هەنارە ئەوە حەزم کرد هەر ئەوارە و هەناری بەڵێ ئەوە هەنارەیە ئێستا چی لێ بکەین کاگا ئەوە توان دوای شایکی تێستی بکەن هەر دوای تێستی بەڵێ من بۆ ئەوە مێناویتە خۆ من بۆم نێناوە ئینی بکەم ئیشاڵا هەرچی بمێنێتەوە من بۆ خەڵکەیە دەم ئەتوانین لێرە زیادی کەین و ئەتوانین لێرە کۆمەڵێک ئیش لەسەر کەرتی کوشت و کاڵ بکەین بەڵام بە شێوازی خۆی زۆرێک لە خانمانەیە پەیوەندیم پێوەکەن لێرەوە بڕوان پێ بکەن بە سەدەها خانم لە بریتانیا پەیوەندی پێوە کاڵە سڵقەکەم خراب بوو گەڵای مێوەکەم خراب بوو تەڕەتیزە و کەوەرەکەم خراب بوو ئەگەر تۆ توانیت شەوێک سەرما چوویتە پاڵ کەوەر و کەرەوزەکەتەوە ئەتوانی کەوەر و کەرەوزێکی باش ئەنجام بدەیت بەڵام ئێمە ئەتوانین لەژێر لایلۆنا لە زستانە ئیشێکی لەسەر بکەین و ئەشتوانین لە بەهارە لایلۆنێک بین بەسەری هاتا جەو خۆشە بێ دوایی لایلۆنەکە لا ببین نابێ ئێمە ڕاستەوخۆ ئەم قەڵەمە هەنارە بناژین بەڵام داواتان لێەکەم ئەم قەڵەمە هەنارە نازکە وازیان لێ بێنەوە ئەوە شاد بن لە بەرەوەی کوردستان ئەو من زۆر خۆشحاڵم کە بەرەوەی کوردستان وای کردووە لەو خەڵکە سەیریکەن چەنە تامەزرۆی ئەو بەرەوەی کوردستانن و ئینشاڵڵا
واشەکەین لەوەی کە لە مەولا بەروومی کوردستان بێتە بەریتانیا. من وەکو خۆم نا با لێرەوە ئاگادار بن، مامۆستا ئارامیش ئاگادار بێ کە من تا ئێستا کیلۆی ڕستم نەناردوتە بەریتانیا و تا ئێستش هیچ بزنسێک ناکەم، هیچ شتێک ناکەم کە بۆنی پارەی لێبێ. من ئەمەوێت تا خۆم ماوەم ئیمتیحانێک بکەم و میلەتەکەم فێر بێ و لە ژیانیشما من وەکو خۆم ئیشێک ناکەم بۆ ئەوەی کە خۆمی پێ دەوڵەمەند کەم و بزنسی لەسەر بکەم. و حاجی ئارامیش قسەیەکی کردوتی کاگازاد هەناری ناردۆتە بریتانیا. من نەمنارد لەبەرەوەی سەرقاڵی ئیشی ترم و لە مەولاش سەرقاڵی ئیمتیحانەکانی خۆمم ناتوانم هیچ بەرومێکی وڵاتی خۆمان بنێرمان وڵاتە، بەڵام وەک کاک حاجی خەلیل و کۆمەڵێک دەتوانن ئیشی لەسەر بکەن و من دەستی ئەوەی ماچەکەم کە بتوانێت بەروبوومێکی جوتیارێکی دەستقڵی شاوی کوردستان بێنێتە ئەم وڵاتانە و پاڵپشتێکە بۆ کەرتی کشتتوکاڵی وڵاتی من، ئەوە پاڵپشتێکە بۆ سەوزکردنی وڵاتی من. شکل لەکوێی کیلۆی هەنار 500 دینار بکە، لەکوێی کیلۆی هەنار 1000 دینار بکە، لەکوێ پاڵپشتی بۆ ئەوەی کە لە 160 کوردستان سەوزکەین، لەکوێ وا بکەین کە بەروبوومی کوردستان نەفرۆشێ بەدەست جوتیارەکە و تااقەتی ئەوەی نەبێ باخەکەی بەرێ بەڕێوە و تااقەتی ئەوەی نەبێ لادیەکەی سەوزکا و کوردستان سەوزکا و کەواتە ئێوە بەدەستی ئێوەیە ئەگەر ئێوە بتوانین کوردستان سەوزکەین، بەدەستی ئێوەیە ئەگەر بتوانین کوردستان وا لێ بکەین پشتگیری جوتیارانی کوردستان بین. شکە ئەگەر داخوازی هەبێ لەسەر تەماتەی کوردستان پاڵپشتێکە بۆ کەرتی کشتتوکاڵ، ئەگەر داخوازی هەبێ لەسەر هەناری کوردستان پاڵپشتێکە بۆ باغداری کوردستان. بڕوان پێ بکەن ماوەیەک لەمە پێش کە سنووقی هەنار بە 1000 دینار بوو، خەڵکە بوو باخەکەی لە بنابڕی، بەڵام ئێوە ئەتوانن پاڵپشتێک بن بۆ ئەوەی کوردستان سەوز کرێ. با لە مەولا کە بەروبوومی وڵاتی خۆمانێت ئێرە ئێوەش پاڵپشتێک بن بۆ ئەوەی بەروبوومی وڵاتی خۆمان بخۆین، پاڵپشتێک بن بۆ ئەوەی کە بەروبوومی وڵاتەکەمان بە باشترین شێوە ئیستیراد بکرێ، بە بازارکردنی بۆ بکرێ. بەشێک لە بە بازارکردنی کشتتوکاڵ بەروبوومی کشتتوکاڵی زۆر لەوە گرنگترە کە ئێمە سەیری ئەەکەین. چکە خۆتان نەزانن ئێمە خاوەنی جوتیارێکی پڵنگە ئاسایی دەستقڵی شاوین کە هیچ وڵاتێک نیەتی. من لێرەوە شانازی ئەەکەم بە گەنج و جوتیاری خۆمەوە. خۆتان نەزانن بە چەند ساڵە کیلۆیە تەماتە 250 دیناری نەکردووە بەزە و پڵنگە ئاسا پێشمەرگە ئاسا بەروبوومی ئەو وڵاتەی شکۆر ڕاگر وای لێکرد کە بەروبوومی ئەو وڵاتە هەر بە شکۆیی بمێنێتەوە. کەواتە بە بازارکردنی بەروبوومی کوردستان یەکێکە لە هەرە گرنگترین پاڵپشتی بۆ کەرتی کشتتوکاڵ، یەکێکە لە هەرە گرنگترین پاڵپشتی بۆ ئەوەی کە وڵاتەکەمان سەوزکەین. بڕوان پێ بکەن بەڕێزان، ئەگەر وڵاتمان ئەم جارە ئیشەڵا کەوا نابێ، ئەگەر وای لێبێ کە سەوزایی لە وڵاتمانە نەمێنێ، بە 100 ساڵی تر ناگەینەوە بە ئەوەی کە بتوانین دار بەڕوویەکمان سەوزکەین. بە 100 ساڵی تر ئەحماوامان بۆ سەوز ناکرێتەوە، بە 100 ساڵی تر هەورامانمان بۆ سەوز ناکرێت، بە 100 ساڵی کرد دەشتی پێنجۆمان بۆ سەوز ناکرێت. من لە لایوی پێشووترما کە بێمە ئێرە داواکاریەکم بەرز کردو بۆ کاربەدەستان وتم ئەگەر هەورامان وشک بێ ئاوم ناوێ، ئەگەر سیتەک و مێرگەپان و کەلار و چەمچەماڵ و کەرکوب وشک بێ ئاوم ناوێ ئیتر. کەواتە بە ئاسان کارێک بکەین بۆ بیر. جوتیاری وایە پەیوەندیم پێوەکە کاگازادەوتام لە سەرتەکی بەمە بە حاڵ گریانی بند کردووە کە 50 ساڵە خزمەتی لادیەکەمەکەم، بەڵام بیرەکەم وشی کرد چی بکەم کە ئاو لەو شوێنێکان نەبوو ئاوەدانی تیانە. لێرەوە داواکارم لە کاربەدەستان داواکاری با کارێ بکەین کە کوردستان وای لێ نەیە کە دارێکی 100 ساڵەمان وشک ببێ. بڕوان پێ بکەن بە 300 ساڵی درەودارەمان بۆ زین و نابێتەوە. شکە لەکوێ من لە ئەحمەداوا چایە بخۆم و لەکوێ لە دەشتی عوزێم چایە بخۆم. بڕوان پێ بکەن چی بەسەر جنوب هاتەوەش بەسەر ئێمەیە دەگەر ژینگەی وڵاتەکەمان نەپارێزین. من هەمیشە شەو ڕۆژم خسۆ لەسەر ئەوەی کە ئێوە نازانن
بەشێک لە دەستی من مردووە وامووی خاکەنازە ڕۆژتایەوان من خاکەنازم بەدەستۆیە کە قوتی ئەو وڵاتە ئەگەر پێم کرابێ ئەگەر توانی بێتم خزمەتێکم کرد بێ بە وڵاتە ئەگەر توانی بێتم بەشێک لە نەهامەتەکانی وشکە ساڵی یا بەشێک لە نامەتەکانی ئەوەی کە کۆمەڵێک نەخۆشی بەسەر کەرچ و کوشت و کاڵە هاتۆ من بە ئەزمونونەکانی خۆم کە هەمیشە ئیشم لەسەر کردووە و من دارێکم وارێ کرد کە چل نەوع بەرووم لێ پەیوەند کرد چل موتور بەم لەسەر دارێک کۆ کردو قونسوڵی فەڕەنسا هاتە لام ئایا مەبەستە چی بوو لەسەر ئەو دارەکە تۆ چل عملیاتی بکەی یا چل موتوربەی لێ ئەنجام بدەیت وتم یەکەم جار خۆمی پێفێرەکەم چکە من لەخێک گوڵی ئەڵمانیام لەگەڵ خۆما بردۆ بڕوان پێ بکەن دام لەو دارە ئێستا لەخێک لەو دارەی کە بەهەیە چل موتور بەم لێداوە یەک لەقیانە و گوڵەیە کە لە ئەڵمانیا نامەکەواتە من وەک مختەبەرێک ئەم دارم کردووە بە شوێنێک کە خۆمی پێفێرکەم دوایی میلەتەکەم دارێکی تر لە ژوورۆ سەرەتانیەتی ئەم دارە سەرەتانایەم لەحیم کردو لە دارێکی بەهێ ئایا بزانم وەک نەخۆشی کۆرۆنا ئەم سەرەتانە گوازرێتەوە بۆم دارە بەهێ دارە بەهەیە کەشم کردو بە 19 جۆر نەوەکو بەهەیەکە تووشی نەبێ سێوەکە تووشی بێ نەوەک سێوەکە تووشی نەبێ ئەزگیڵەکە تووشی بێ نەوەک ئەزگیڵەکە تووشی نەبێ هینگی دنیاکە تووشی بێ ئەمە هەر هەموویم کۆ کردوتۆ لەسەر دارێکی ساق بەڵام لەو لاوە دارێکی سەرەتاناوی پێوە لەحیم کردووە ئایا ئەم دارە سەرەتاناویە کە باغدارانی کوردستان ئەناڵن بەدەستیوە چکە هەش دارێک ئەو لکەی توش بوو بەرومی نامێنێ ئایا ئەگەر ئەمە گوازرایە بۆ ئەم دارە ئەوەختە من ڤیدیۆیەک لەسەر یەکەم کە با ئێمە ئەم هۆکارەمان دی لەسەر دارەکانمان بیبڕین و بیسووتێنی نەک وەک ئینسانێک کە کۆرۆنای بێت و بێتە ناو ئەم شوێنە و هەمومان تووشی کۆرۆنا ببین کەواتە من ئینشاڵڵا بە ئیزنی خوا لێرەوە وەعدتان پێدەم هەتا بتوانم خزمەتی خۆم بکەم بەنەوەی داهاتوو و وعدیش بێ یەک دەقەدا بڕاویم نەبێ لە کەرتی پشتوکە دووبارە و سێبارە چاوێ وتان ماچەکەم بەڕێزان کۆمەڵی پرسیارمان هەیە با کاگازاد لێرە بێنێتەوە کاگازاد دەمێت بپرسم ئەم نیوەمشکانە چیە و چۆنە هەڵی چڕی نامە بۆوان بەس خوا چاوتان لە فەقیر و لە خیارم هەر بەر نەکەوت نە تەماتە لە خیار نەما ئەوە بەرهەمی کوردستانە ئەوە بەرهەمی دەستی خانمانی کوردستانی هەورامان ئەوە من لێرەوە هەمیشە شانازیەکەم بە هەورامانەوە هەمیشە شانازیەکەم بە ئەگەر هەورامان و پێنجۆن و سیتەک نەبێ بڕوان پێ بکەن ئەو ژینگەیەمان نابێ ئەو شوێنەی کە شێدارە و ئاودارە من هەمیشە وتومە بە خاتریان بگرین بە ئاسانکاریان بۆ بکەین ئەوە هەموو میوەکانیان وشک کردوێتەوە جاران ئەگەر بوو تای پرتەقاڵ و شکەرۆ خەڵک زۆر بەلایەک ناڕەحەت بوو بەڵام ئەوە لە سێو لە هەرمێ لە پرتەقاڵ لە لیمۆ لە نانەنی بەدەستی خانمی کورد وای لێکراوە کە سەلاجەی نەبێ ئایا چۆن ئازاد ناتوانێت 300 تەن هەناردانێ بەبێ کارەبا و نەوت و غاز و پشت بەخوا زیاتر بە شوێنەوانەیە ڕۆم کە هیچ وڵاتێک نەتوانێت شانبا لە شانی کورد بڵێ من خاوەنی بیرۆکەیەکم کە کورد نیەتی من بەو پیاوە ئەڵم کە خۆی فەرزەکە بەسەر کووردا بابێ لە شارە زورا تەماتەیەکم بۆ ئەنجام بدا وەختە من لە لای خۆمش شانازی پێوەکەم من شانازی بە جوتیاری خۆمەوەکەم کە لە دەشتێکی کاکی بە کاکی کەرکووک و شارە زور و هەولێرە ئەتوانێت تەماتە و خەیارێک ئەنجام بدا کە هیچ وڵاتێ نەیبێت من شانازی ناکەم بە وڵاتی ترۆ کە کەش و هەوایەکی ئەگەر فڕێ بدەی خۆی سەوزە بێ با ئەو بێ لە گڕە و گەرماکەی کوردستانی ئێمە ئەگەر ئەتوانێت تەماتەیە سەوزکە من لێرەوە چاوی هەموو فەلاح و باغداری کوردستان ماچەکەم کە هەمیشە مای شانازی بوون بۆ من دووبارە چاکان ماچەکە ئەم هەنجیرە هەنجیری کوێ دێمە ئەوە هەنجیری دێمە ئەمە ژەر بەسەر بەڕێستانە تەوزیع ئەکرێت لە باتی ئەڵێ دیاری شوان هاڵە کۆکە دیاری منیش بەروبووی وشکە خۆتان نەزانن ئێستا کاتی بەروبووم نییە کە بتوانم هەر ئەوانم پێکراوە کە
لە باخەکەی خۆمان یەنام وەکو تو وەکو خەیار وەکو تەماتە وەکو شتانە ئەمەش ئەگەر دوای تەوزیع کرێ بەسەریانە بابزان ئەوەش توی وشکی هەورامانە بێناوکە ئەوەش ئینشاڵڵا هەر شتێکی لێەکەین ئەگەرێکی دوو نیشمان بەرکەوێ هەر نۆبەرەیەکی بەرومی وڵاتەکەی خۆمان دەکەین کە بەدەستی جوتیارانی هەورامان کراوە کە ئەو شوێنەیە ئەبێ هەموو کوشانازی پێوە بکە کە خاک و ئاوێکی یەکە ئێستا بە هەزارەها کورد بە هەزارەها عەرەب ئەتوانن لە هەورامانە بتوانن ساتێک لە ژیانیان بەرن بەڕێوە. ئەوەش گوڵێکە چوومە دوکانێک و حەزم کرد دیارێکی من بۆ ئێوەی بەڕێز لە دوکانەکە وتی کاگازات وەڵی باش بوو هاتی پێرێ 2 کیلۆ گوڵم بۆ هاتووە لە هەورامانی تەختۆ لەو دیوە بەڵام ئەو گوڵانەی کە ئێستا هەیە لە بازاڕە هەمووی وڵاتانی دەرەوەی بەڵامەوە دوای شای ئینشاڵڵایەکی دووسێ گوڵتان تەوزیع ئەەکەی نەریەکی بکەنە ناو خۆری یەکچاییوە ئەو وەختە ئەزانن خاک و ئاو و نیشتیمانی خۆمان چییە و ئینشاڵڵا هەر ئەبێتە هۆکارێک وە هەر ئەیکەینە بەدیلێکیش بۆەوەی کە میلەتەکەمان لە چیتر لەوە نەترسێکە ئێمە جارێکی قەیرانی خۆراکی بەسەر ئێما بێت. ئەوەش قەزوانە کە هەمیشە وتم بادار قەزوانەکان لە ناو نەچن هەمیشە وتم با ژینگەی وڵاتەکەمان ڕاگرین ڕامکەنەوە قەزوانێکە بە لێوە خورێت ئینشاڵڵا دوایشە ئەوی ژەر تەوزیعەکەی نوێتەوە ئەوەی زۆر زۆر حەزی لێ بکە ئەوەش تەماتەی وشکەوە تەماتەی کوردیە تەماتە وردەکەی خێڵی حەمەیە کە ئێستا بە ئاواتوین کە کەبابێکە بێ و تەماتەیەکی ئاوای پێوە بخورێ بە تەڕی ئەوەی شەڵاشی کاگازات ئەم کەشکە زۆر زۆر سپیە ئەوە کەشکی دوێنەیە دۆی خەسۆکرا ئەزام زۆر سپیە بەڵێ ئەخدەی هەمانە دۆمانەیە وەکو دۆخەوە ئەوە بە سپێ تێمێنێتەوە شتیشمانەی مەسە وەکو دوێنە تێکەڵاوەکەی بۆریەکە بۆ شێوازە بەڵام ئەمەش شتێکی کوردەواری خۆمانە حەزم کرد هەر ئاشنایەکی ئەوە ڕبەنارە ئەوە ڕوبەهەنارە ئەوە ڕبەناری دەچی خۆ بەڵام ئەوەی کە باسمان کرد ئەمە تاموچێژە زۆر تایبەتی هەیە بەڵێ قوربانەوە مرەبایەتی بەڵام من حەزم کردنەوە جارێک شت من جا هیچ شتێک نانووسمەوە ئەوە ئازایی خۆمە بە تا شەشی ابتیدایم خوێندووە بەڵام شتەکانیش نانووسمەوە و ئیشەکە ئیشی خۆمە بۆیە ناوەسم بۆ قسەکان چکە هەر ئینسانێک ئەزمموی بێ لەسەر ئیشەکەی خۆی 6 ساعتیش قسەکە دانامێنێ بۆ قسەیەک بەس کاگازات ئەمە هەرچەنی لێ بخۆی بەلەزەتە جیاوازی ئەم مرەبایە و ئەم ڕوبەهەنارە چییە؟ بەڵێ ئەخ من حەزم کرد باسێک لە قسەکەی تۆ بکەمەوە بەڵێ ئێمە ئەتوانین شتێکی زۆر گرنگ هاتۆ بە خەیاڵی منە من هەمیشە ئێوەی بەڕێز تۆ نێرنەوە بۆ من زۆر کەس لە ئەڵمانیا بریتانیا سوید چاوی یەکە بە یەکەی و کوردانە ماچەکەم کە هەمیشە بە کیسێ تۆیش بێ ئازاتی بەسەر کردوتۆ لەبەرەوەی منیش بە ئامانە تۆ بیگەێنمە دەشتی شارە زور و ئاشنایکەم بە ئێوە کە ئێمەش ئەتوانین ئێستا بۆ نمونە 38 جۆر کوولەکەم کردو لە کێڵگەی خۆمە ئیشاڵا کە چوومۆ هەر هەموو کوولەکەکان لێ یەکەمە و لە شوێنێکە یەکە ئاشنایەکەم بە بەڕێستان کە عفو 28 جۆر کوولەکە 28 جۆر کوولەکە پێش ئەوەی کە من بێمە ئێرە زەلامێکم بەس بە دیاریەوە داناوەکو مناڵێکی خۆم ئامانەتیم داوەتێکە ئەمە تەپ و تۆ زەبارێ بەسەریا 3 ڕۆژجارێ ئەبێ بکرێت لە شەوە بە ئاو بشۆرێنەوە لەبەرەوەی بگەم بە ئەنجامی خۆم کەواتە ئێمە خاوەنی وڵاتێکی نەتوانین شتی لێ بەرهەمبێنین بەڵام زۆر بەداخەوە من لێرە 4 دنگ تۆوی کوولەکە کڕم بە 4 دۆلار بە 3 دۆلار بەڵام من 1 دنگ کوولەکە 600 دنگ تۆم لێ دەرێناوە ئەگەر من بتوانم لە وڵاتەکەی خۆم من خۆم ناچکە من وعدم کردووە بزنس لەسەر ئەم ئیشەی خۆم نەکەم پارە لەسەر ئەم ئیشەی خۆم پەیان نەکەم هەتا بتوانم بەم سادەیی خۆم بەم ئیشەی خۆم بمێنم و خزمەتێک بم بەبێ ئەوەی کە شوێن پارە بکەوە بەڵام خۆ ئەتوانین لە وڵاتەکەی خۆمانە لە باتی ئەوەی هەنار بە هەناری بخۆین بە مرەبایی بابی خۆین هەنار لە باتیەوەی بە هەناری بیخۆین بە هەناری بابی خۆین ئێمە تا ئێستش لە وڵاتەکەی خۆمانە ئاوێکی فرێشمان نییە بیکەینە ناو مەقەبایەک وەکو وڵاتان تەوزیعیکەین بەسەر
سۆپەرمارکێتەکانی کوردستانە ئەوە بەشێکە لە پاڵپشتی جوتیاران ئێمە تا ئیسە شوێنێکمان نییە مەسەلەن تۆکانی خۆمان بگرینەوە وەک هەدیەیەک بیدەین بە باغدارانی کوردستان چونکە پاڵپشتێکە بە باغدارانی کوردستان بڕوان پێ بکەن 4 دنگ ڕێوازەوە تا لە کیسێکاڵە بە $3 لە بەریتانیا ئەی من بۆ 4 دنگ لە باتی 4 دنگ 50 دنکی تێنەکە و بێن بە 2000 بە جوتیارەکەی خۆم بۆ لە باتی 4 دنگ کوولەکە 40 دنگ کوولەکەی تێنەکەم و نەیدەم بە جوتیارەکەی خۆم بە 1000 دینار کەواتە وڵاتێک وڵاتە بزانین لە مەولا چۆن بەڕێوەی ئەبین ئەوە ئێستا لەبەر ئەم پیاوە کە پرسیارێکی لە من کرد پرسیارێکی زۆر جوان بوو ئایا ئەمە چۆن دروست بوو ئەوە هەر پاژماوەی ئەو هەنارەیە کە تۆ ئەتوانین لە ڕێگەی هەنجیرۆ بە مرەبایی بیخۆی ئەی بۆ ئەو ناوکەی کە فڕێ ئەدرێ بە سەدەها تەن ئێستا لە کوردستانە ناوکی هەنار فڕێ ئەدرێ ئەی بۆ نەیکەم بە مرەبا و بیکەمە ناو سۆپەرمارکێتەکانەوە بڕوان پێ بکەن هەر ئەو خەیارەی کە کیلۆی 250 کە یا فڕێ ئەدرێ توانین لە تۆکڵەکەی بە هەزارە بە چەند جۆر شتی لێ دروستکەین هەر بۆ ئەو ماڵحەمەی کە لە وڵاتانوێتە ناو وڵاتەکەمانە بڕوان پێ بکەن هەر لەو خەیارە ئەتوانین ئەو شامپۆیی کە نازانین لە کۆیە بۆمان و قژمانی هەمووی سووتان و ئەی ڕوتێنێتەوە ئەتوانین لەو خەیارەی خۆمان ئێمە ئیشی لەسەر بکەین و ئێمە بینەین دەری وڵات کەواتە شت زۆرە ئێمە لەسەر کەتی گشت و کاڵ بکەین هەلی کار زۆرە ئێمە لە کوردستانە بیڕەسەین بۆ گەنجەکانمان و ئیشەڵا لە مەولا تەمەنا ئەەکەم ئیشەڵا لە کوردستانیشە کۆمەڵێک معامل دابن لێ بۆ ئەو بەرومانێک کە لە وڵاتی خۆمانە جوتیارە دەزڕینەکان ئەیکەن و بازاڕەکانمان هەڵی ناگرێ و ئەکر وڵاتێک نەیتوانی بەرومان لێ وەرگێ ئەگەر مەمنونیشمان نەبێ بەرومی کوردستانی پێنادەین ئەوە من لێرەوە باسی یەکەم با هەڵسین هەلی کار بڕەخسێنین کە ئەو وڵاتەی لێمان وەرناگرێ ئەو بەرومە جوانە کوالێتێک کە بۆن ئێستا پوڵە ئەم ناوە گرتوێتی بۆنی ئەو خیار و تەماتە ئەم شوێنەی گرتووە ئەوەی کە مەمنونم نەدێ بەرومی ئەو وڵاتم لێ وەرگێ مەمنونی نابم لە وڵاتەکەی خۆما بە هەزارەها جۆشتی لێ دروستەکەم لە وڵاتەکەی خۆما گەنجەکەی خۆمی پێخەمە سەر ئیش با هەر لێ وەرنەگرێ منیش هیچ شتێکی لێ وەرناگرم کەواتە وای لێ یەکەم بژێوی ژیانی میلەتەکەم لەسەر بەرومی کوردستانەکەم بێ دووبارە سێبارە چاوێمتان ماچەکەم ماوە کاکازار زۆر ماوە باسی ئەم نۆکە و کرد ئەم نۆکە زۆر سحریەوە ئێمە هەندێک لە فەلاحەکان خۆشمەر فەلاحم لێرە کێشەی فەریکە نۆکمان هەیە کاتێک کە نۆکەکەکەین بەرهەمێکی زۆر کەمیە بێت ئەمە نۆکێکی زۆر بچووکە بەڵام ئەمە ئەو سحرەی بۆ باسی کە باسی کرد بەڵێ ئەمە نۆکێکە من هەدیەکەم بەم پیاوە لە عەرزێکا بۆی دابینکە دوایشا ئیشی لەسەر بکەین ئەمە لەگەڵ گەنماکرێ ئەگەر بەفریش و سەرماشی بێ کێشەی نییە ئینشاءڵڵا من لەلای ئەم پیاوە بە ڕێزە ئیمتیحانیەکەم بەیانی دوو بەیانی عەرزێکی بۆ کێڵی لێرە ئەیوەشێنی و هەر ئەم پیاوە عەزێتە دەم چەند لایڤێکی تیا بکات چەند ڤیدیۆیەکی تیا بکات کە ئەمە توخماتەکەی لێرە بڵاو بێتەوە ئەتوانی هەر لای خۆمان و مشتێکی لێ بناژین کەواتە ئەمە بە دەڕاستەش ئەدورێتەوە لای خۆمان بە دەڕاستە هەر لەگەڵ گەنماکرێ لەگەڵ گەنمیشا ئەدورێتەوە و بە سەرمای زستانیش مقاومەی هەیە و بڕوان پێ بکەن ئەمە لە وڵاتە بکرێ 1 دنگنۆک 2000 دنکە بڕێت ئەوە من لێرەوە ئەو قسەم کردو و ساحێبی قسەی خۆمم جا من هەر قسەیەکم کرد ئەگەر ئەزمونم لەسەری نەبێت زمانم ببڕێ قسەی لەسەر ناکەم و ئێستاش 1 دنگ لەم نۆکە لە 1000 بۆ 1500 دنگە بێ بیبڕێ و ئینشاڵڵا مەگەر هەر زۆر بڵین لە بەریتانیا مەترێ بەفر ببارێ بەسەریا کە خەفەیکە ئەگینا ئینشاڵڵا من ئەمە هەدیەکەم بەم پیاوە بە ڕێزە بەڵام پەرداخێکیمان فەوتانووە پەرداخێکیمان فەوتانەوە بۆ ئەو جوتیارە کە ئیمڕۆ لایڤێکم لە کێڵگەکەیە کردو دەستخۆشی لێ یەکەم کە شتێکی زۆر جوانی کردووە ئینشاءڵڵا هەموویەکەم کە لە وڵاتات چەندەها جوتیار پیا ببێ کە بتوانین بە تۆوی کوردستان لێرە خۆمانی پێوە بەرین بەڕێوە چاو ماچێت بەناوی کۆمەڵی کوردی بەریتانیا بەخێراتنی بەڕێز کاکازاد و تەواوی میوانەکان دەکەین لە هەر شوێنێک و هەر جێگای دوکاتون من لە سەروبەندی قسەکانی جەناوی کاکازادا و پێشتری ژەروا و ئێستا زیاتر بیرم لەوە کردەوە کە ئەگەر من دەسەڵاتدارێ بم ئەگەر وەنمونە من سەرۆکی هێرێم بم یا سەرۆکی حکومەت بم چی بکەم لە کاکازاد
ئەگەر من سەرۆکی هێرێم بم ئەگەر من جێگری سەرۆکی حکومەت یا هەر بەرپرسی کاربەدەستی کوردستان بم کە دەستم بڕوات ڕاست پێرم بە وەزیری کشت و کاڵ بە وەزیری ئاوادانکردنەوە کە هەستن بە دروستکردنی بینایەک کە ناوی بنێن ئەکادیمای جوتیارە نمونونەکەی هەڵەبجە پێویستە ئەم کەنزە و ئەم بیرۆکە و ئەم ڕەنج و هەڵوتێکۆشانە هەر ئاوا بە کامێرەیەک و بە ڕسمێک و بە چەند قسەیەک وەکو ئەو شێوە تەقلیدی کە هەبوو ماوەی ساڵانێکە کە بین جەنابی لە ڕێی پێیجەکەەوە کاروچارەکانی ڕاگەێنێ و زۆرێک لە ئێمە چین لای دەستخۆشی لەکەین و ڕسمی لەگەڵ ئاگرین ئێمە بوو بەچی ئەمارۆکۆ ئاوی لێ هاو کە لە ئێران ئاوێک هەیە ئەڕژێتە ناو دەریاچەیەکەوە لە لادەیەکە هیچ کە سوودی لێ نابینێ جەنابی کاگازات چوار دەورەکەی سوودی لێ بینێ و کەسانەی کە بەروبمەکانی پێ بگات و یا قسەکانی کاگازاتی پێ بگات سوود لێ بینین بەڵام سوودە گشتیەکە چییە؟ مین سوودەکە چییە؟ سوودی ئەسلی چییە؟ سوودی ئەسلیەوەیە کە ئەم پیاوە بەڕێزە ئەکادیمیایەکیە بێ مەدرسەیەکیە بێ زانکۆیەکیە بێ بەڕاستی ئەگەر وانەی کوردی فیزیا و کیمیا ئەمانە کە وانە بن و قوتابی پەروەردە بکەن لەبەرەوەی کەس بێنێ ئەم قوتابیە بتوانێت کاروبارێک بەڕێوەبڕێ لە وڵات بەڕاستی ئەمە ئەسلی کاروبار کە ئێمە زانکۆیەکمان لێ هەبێت مەدرسەیەکمان لێ هەبێت وانەیەکمان لێ هەبێت ئەم پیاوە بەڕێزە من دڵنیام توانای هەیە کە ئەو شوێنی بۆ بکێتەوە لایەنی کەم ساڵانە 100 قوتابی پێ بگەێنێ 2 ساڵ جارێک 100 قوتابی پێ بگەێنێ 4 ساڵ جارێکیش 100 قوتابی پێ بگەێنێ هەر باشە کە بەڕاستی کاگازات خوای گەورە تەمەنی هێندا درێژ بکاتەوە من بیرم لەوە کردو باشم پیاوە بەڕێزە یعنی بەڕاستی دەگمەنە شتیوە کە هەڵەکەوێت کە هەڵکەوتووە ئەی دوایان چی بکەیت وەکو چیرۆکێ باسێکی نەڵی پیاەکە بوو پیاەکی زۆر بەڕێز بوو دەستی زۆر ڕەنگین بوو زۆر شتی بەباشی بەبەرهەمێنا ئێمانە نابن بە قسە بە کوردستان ئەمانە نابن بەشن بۆ کوردستان باشترین کارەوەیە بەڕاستی داواکەم لەوەی کە لە ڕێم کامێرانەوە لە ڕێم لایڤ و کامێرەوە لە ڕێی کامێرەی UK4ەوە هیوادارمە قسەم گاتە شوێنی خۆی ئەی کار بەدەست وەڵی من لە جێگەی تۆ بم شەرمەزاریەکێشم بەوەی کە لەگەڵ ئەم پیاوە ڕسمێ بگرم یا پۆستێکی پیاوە ببینم لە کاتێکا تۆ نەتوانیوە نەخشێکە دەوێت لەسەرەوەی کە ئەم پیاوە بەڕاستی حەقیقەتی خۆی پیشان بدەیت وەکو لایڤ و قسە نا وەکو کردار وەکو ئەوەی کە بەرهەمی هەبێت زانکۆکان ساڵانە سەدان قوتابی تەخەڕۆژەکات بەڕاستی ئەمە تەخەڕۆژی ئاسلیە من ئەگەر 4 دۆنم زەویم هەبێت لە ڕێی ئەکادیمیایەکی کاگازاتەوە بەرهەمێن هێنرابم بەڕاستی چوارەکە حەزەکەم هەشتیشم هەبێت بەڵام ئەو کەسەی کە ئیسە لە لادەکانی کوردستانە 1 دۆنیم زەوی بەدەسەوێنەی بێزارە بۆ نازانیشی کە بۆ بە ڕەنج و عەزاب بووی بەڵام ئەگەر بوو بە ڕەحمەت وەکو کاگازات وەکو فکرە و بیرۆکەم پیاوە بەڕێزات بوو بە ڕەحمەت و لێزانین و تێڕوانین و چێش ئەو کاتە هەمومان باوشەکەینەوە بۆ ئەو ئیش و کارە و کوردستان ڕەنگی نەبێت و سەوزە بێت و جوانە بێتەوە هەر بژی کاگازات بەخێر بێت دەست خۆر بێت دووبارە بە ناوی کۆمەڵی کوردی بەریتانیاوە سپاس بۆ مەلایەک بەخێر بێت ئەگەر بەڕێز کاک حاجی عەدنانی بفەرمێ وتەیەک پێشکەشکە هەر سڵاوی خوای گەورە لێبێ بەخێر بێی کە خوای گەورە پێغەمەری نات بۆ ئێمە وما ئەرسەلناکە ئیلا ڕەحمەتەن للعالەمین تۆ هذا من فضل ربی تۆ ئەوانەی کە خوای گەورە بۆ ئێمە ناردویت 5,000 شەهیدمان لە هەڵەبجە تیاچوو تۆ ئەبێ 5,000 نەمامان بۆ بنێژیتەوە بە ناوی خۆشتەوە بێ منەم داوایەکەم لە هەڵەبجە بەخێر بێی لە گەرمیان بەخێر بێی لە یاخسەمەر بەخێر بێی لە ماوەت بەخێر بێی لە زاخۆ بەخێر بێی لە ئامێدی بەخێر بێی لە کەرکووک بەخێر بێی لە تەقتەق بەخێر بێی لە دێو ناحێ و قەزا و هەموو جێگەکانی کوردستان بەخێر بێی پەڵاو سەرسەری ئێمە تۆ گەورەی ئێمەی ئێمە شانازیەکەن بە پیاوێکی وەکو جەنابتەوە یعنی نازانین تۆ چۆن بنرخێنین من ئەوەندە ئاڵێم فەرموو با من لە حزوری تۆ بوەسم تۆ فەرموو تەشریف بەرە دانیشە ئەمەم بۆ هێناوی هەندێ وشە هەیە حەزەکەم بگاتە شوێنی خۆی تەشریف بەرە و دانیشە فەرموو ئەوەی کە هەبێ لە شۆڕشە ئێمە شۆڕشەکانی پێشوو چەندێک شۆڕش کراوە بەناوبانگترینیان شۆڕشی پیشەسازی بووە و شۆڕشی پیشەسازی لە زمانی ئەوانە کە هەرچی وڵاتی دنیا هەیە پشتی بە نەوت بەستووە نەوت کە ئێستا لە هەموو وڵاتانی جیهانە شەڕی نەوتە هەڵبەز و دابەزی نەوتە بەرزبوونەوەی نەوتە سیاسە دروستکردنە بۆ ئەوی نەوت چۆن بەرز بێتەوە چۆن دایبەزێنی بەڵام ئەگەر خوای گەورە بیەوێ
بێ شتێک بکات بە ئەسبابێک بە سەبەبێک بۆ ئەوەی کەوا ئەو نەوتە زەعیف بێ یا بەقوت بێ ئەسبابێکی بۆ هێنێتە پێش ئەمە خۆی گەورە خۆی ئەسبابەکان دروستەکە بەڵام ئەوەی کە هاتۆتە پێش بۆ ئێمە ئێستا ئەسبابی کشت و کاڵە جەنابی هاتۆتە پێش ئەسبابەکان هاتۆتە پێش ئێستا ئەبێ ئێمە شەڕی ئەوە نەکەین بڵێن ئێمە لە خورمەڵە و لە چەمچەماڵ گازمان هەیە ئەبێ بڵێن کاگازاتمان هەیە ئەبێ بڵێن کاگازاتمان هەیە ئەو جوتیارانەی وەکو باوکو و خاڵ و خاڵۆ و مامۆ و میمزا و گەرمیانانەی وێ میمزا و کەسوکارەکانی من هەیەە ئێوەن هەر لە شەرواڵی سپیەوە لە شەرواڵی خامەوە هەتا کەوا و سەڵتە و هەتا هەموو جۆرە جلوبەرگەکان کە بە خاکە ناز و بە پاچ و بە بێڵ و بە ئەو تەور و تەورداس و قەڵەمەکانی جەنابە کە بەکارهێنی ئەو سەردەمە هاتۆتەوە سەردەمی ئەوە ئەوش خوای گەورە هێناوێتیەوە خوای گەورە ئەم ڕەخسانەی هێناوەتەوە هەڵبەتە حیکمەتی خوای گەورە ئیشەکان خۆی ئەزانێت چۆن ئەهێنێتەوە ئێمە دەمێکە هاوارەکەین دەمێکە ئەلاڵێنەوە دەمێکە دایک و باوکمان ئەلاڵێتەوە میکمانە ئەپارێتەوە ئەلاڵێتەوە بۆی هاوارەکە دەسە و یەخە لە خوا ئەپارێتەوە خوای ڕۆژێکمان بێن ئەم خاکە نازە بەکار بێنین و شەقی ئەم عەرزە هەڵبچڕین و ئێمە بژێوی ژیانی خۆمان پێبەرین بەڵێ دێت خوای هێنێ بۆیە ئێستا سەردەمی ئەوەیە وەکو جەنابی کاک سەید هەورامی باسی ئەوەی کرد باسەکەی لەوە هێنا کە ئەکادیمێ بکرێتەوە بۆ ئەم پیاوە منیش ئەڵێم ئەکادیمێ بکرێتەوە مامۆستاکانی زانکۆ ئەڵێم بە تیوریتی باسی ئەو وانە و شتانە نەکەن کە لە پراکتیزە بەکاری نەهێنن ئەکادیمیا بۆ ئەم پیاوە بکەنەوە بینایەکی گەورەی بۆ بکەنەوە قوتابیەکان بهێنن لە حوزوە بەکاری بهێنێ بۆیە داواکەم لە کاگازات هەندێک بەروبووم هەیە حەزەکەم بە ناوی خۆی ناوی بنێ بڵێ ئازاد هەڵەبجەیی ناوی بنێ بە هەندێک بەروبووم وەکو لۆگۆی خۆی وەکو بۆ نمونە پرتەقالێک ناوبێنێ سێوێک ناوبێنێ هەڵوژەیەک ناوبێنێ خەیارێک ناوبێنێ شتێک بێنێ کە دەستکردی خۆی بێ کە لایەکی ترش بێ لایەکی شیرین بێ ئەتوانێ ئیمکانی هەیە ئەتوانێ بڵێ هەڵەبجە ئازاد ناوی بنێ لەبەرەوە من ئەم پێشنیارم بۆ جەنابی کاگازات با زۆر ڕکاتان نەگرم حەزەکەم ئەوەی کە ضرورە لە کوردستان ئێستا هەلەکەمان بۆ ڕەخساوە بەڵام ئەو شۆڕشە ئەبێ تۆ پێشی بکەویت تۆ پێشی بکەی بڵێ ئەی هاوار وەرن کاکە گەرم و جۆ وا بکەن وەختێتی چونکە ئێستا خوا هەلەکەی هێناوە گەنم 400,000 بۆ ئەم ساڵە بێ بە 800,000 ئەبێ بە دەبڵ ئەبێ بیر لەو شۆڕشە بکەینەوە کە ئێمە خەڵک لە دیسانەوە لە شارەوە بەرینەوە بۆ لادیەکان شۆڕشی پێ بکەین پێ بڵێن شۆڕشی کشاوەرز شۆڕشی کشت و کاڵ زۆر گرنگە کە ئەم بەرنامانە جەنابی کاگازات لەگەڵ دەسە و دایرەی حکومەتە قسە مەکە لە دەسە و دایرەی خەڵکی فەقیر و هەژار و فەلاحە خۆتان بینایەک دروستکە خۆتان دروستی بکەن و بەرنامە و پلان بۆ خۆتان داڕێژن سەمادی کیمیایی لە چ وڵاتێکەتانەیە پەیوەندی و ئاماژەی بکەن ئێمە ڕۆڵەی ئێوەی لە وڵاتانە ئەتوانێت هەرچێکتان بێ لە ڕێگەی کارگۆ لە ڕێگەی نەقڵە و گواستنەوە ئێمەتان بۆ فراهەم بکەین ئێمە یارمەتیتان بدەین لە ڕووی دکتۆرەوە لە ڕووی عیلاجەوە هەر شتێکتان بێ ئەمڕۆ دەواازەکان هەمووی کراوەتەوە بۆیە من داواکەم لێرەوە داواکەم لە حکوومەتی هەرێمی کوردستان گرنگی بە ئەم پیاوە بەڕێزە بدەن شۆڕشەکە شۆڕشی نەوت و پیشەسازی کۆتایی پێبێنن تارگێت بخەنە سەر شۆڕشی کشاوەرزی زۆر تارگێتی بخەنە سەر دڵنیان دوای 5-6 ساڵی تر ئەم شۆڕشە شۆڕشێکی گەورەتر و مەزنتر ئەبێت چونکە وەزعەکان ئەگۆڕێ گۆڕانکاری گەورەتر ڕوئەدا لەبەرەوە من زۆر خۆشحاڵم زۆر دڵگەشم زۆر بەختەوەرم لە حزوری پیاوێکی ئاوا کە گەوهرێکی ئاوا هاتوۆتە بەرهەم ئەوش فەزلی خوای گەورەی نردوێتی بۆ ئێمە خوا لە ئێمە نەسێنێ سەربەرز بی سەرکەوتوو بی خوا بۆ ئەمێت بهێڵێ بە ناوی هەمووی کوردانی بەریتانیاوە پێڵاتە خەینە سەر چاو و سەرسەرم پیاوە نمونەیەکەی هەڵەبجە پیاوە نمونەیەکەی هەڵەبجە پێمان خۆشە خەڵاتی شکۆ و ڕێز بدرێ لە سەرسنگی کاک ئازاد لەلایەن کاک حاجی عەدنانەوە
منیش حەزەکەم یەک عەلاقەی بچکۆلە نیوەی وشکراوی کوردستانی پێ دێتە. قوربانە بم. زۆر سپاس، زۆر سپاس. گەورە کەزی. ئەگەر بەڕێز خاڵ جەلال بفەرمێ بۆ پێدانی خەڵاتێکی تایبەت. داوای لێبوردنەکەم کە دروستیشی تەواو نییە بەڵام پێمان خۆشە تاج و نەخشی کوردستان بدرێت لەسەر سنگی کاک ئازادی بەڕێز. بە ئەمەی پێوێژارێ بە هەر پێ بێ دوای یەک ڤیدیۆ یەکەم. کە ئەوانەی گۆشتیان هێناوە پەلە نەکەن. وە پێمان خۆشە بەڕێز کاک ڕەهەن بفەرمێ بە پێدانی خەڵاتێکی تایبەت، خەڵاتی شکۆ بە کاک ئازاد. زۆر سپاس. زۆر سپاس کە هەنگیان سپاس بۆ کاک ڕەهەندی خۆشەویست. خەڵاتێکی تایبەت لەلایەن مامۆستا محەممەد جەلالەوە پێشکەشەکرێ با فەرمێت. خۆی گەڕۆمێنەبان ئێمە خۆمان بەخۆشحاڵەزانین بەڕاستی لە حکوومەتی ئەم پیاوە گەورەی کوردستانی عەزیزی خۆمانە جەنابی کاک ئازاد ئومێد دەکەین ئینشاءڵڵا ئەمە دوا سەردانی نەبێت وەکو کۆمەڵی کوردی بەریتانیا لە خزمەتی دەبین هەر کارێک پێویستێکی هەبێت لەم وڵاتانە جەنابی کاک حاجی عەدنان و جەنابی کاک سەید و جەنابی مامۆستا ئارام ماشەڵڵا پێشتر دڵنیان کە بەڵێنیان پێداوە و ئەو قسانش کە لەیلە جەنابی کاک ئازاد بۆ ئێمەی کرد جێگەی ئومێد و دڵخۆشی هەموومانە ئومێد دەکەین هەموومان بەیەکەوە بتوانین ئەو پەیمانگایە ئەو شێوازە لە دووبارە بنیادنانی کۆمەڵێک گەنج لەسەر دەستی جەنابی کاک ئازاد بنیاد بدرێ و گەورە بکرێت ئومێد دەکەم ئینشاءڵڵا هەموومان بەیەکەوە پاڵپشتێکی باشی بین و وەکو کۆمەڵی کوردی بەریتانیا پاڵپشت و پشتیوانی خۆمانی بۆ دەردەبڕین دووبارە بەخێربێتی سەرچاوی سپاس بۆ مامۆستا محەممەد. داوا لە مامۆستا محەممەدێکی کە ئەکەین با فەرمۆ لە پێدانی خەڵات. مامۆستا محەممەدی مزگەوت. مامۆستا محەممەدی ڕانیە باوا بێت. ڕاستی کارەکانی نایە دەستخۆشی نایشوە نازی میلەتی و من داواکارم لە هەموو جوتیارانی کوردستان کە ئینتیزامی تەواویان هەبێ بەدین لەبەرەوەی هەر لە قەدیمەوە گول بە دینداری ناسراوە و جوتیارانی کوردستان فەزڵیان هەیە بەسەر هەموو خەڵکدا لە دەستڕەنجینیان و لە نان بدەییان بە خەڵک بەتایبەتی لە ناندانیان بە شۆڕشی کورد بەهۆی نانی جوتیارانەوە سەری گرت بەڵام زۆر بەداخەوە شۆڕشێکی زۆر خراپ دەستی سەر ئەنجام داواکاری ئینشاءڵڵا جوتیاران ئیلتیزامی تەواویان هەبێ بەدینەوە و ئێمەش گەڕینەوە سەردی و خۆمان شارەزا بکەین و دڵنیابن لە ساڵانی داهاتوودا خی گەورە بمان پارێزێ بەڵام ئەوەی کە پێشبینی دەکرێت بەرەو نەهامەتی و گرانی و قاتە کوڕی دەڕوا هەموو دنیا بۆیە پێویستە ئیستفادە بکەین لەو
عشقی برە و لەو عیلمەیە و پیا بەڕێزە هەیەی بۆ خۆپارێزیمان لە ساڵانی داهاتوو چونکە ئەوەی کە زانایان پێشبینی دەکەن پێشبینی خراپ دەکەن حقیقەتە پێشبینی گرانی و نەهامەتی دەکەن پێشبینی شەڕ و بۆیە ئومێدەوارم هەر یەکێک لێرە چەندی بۆمان دەکرێت استیفادە بکەین و ئەو هەرزانەی ئەو زەویانەی کە هەمانە حتا لە ماڵەکانی خۆشمان بتوانین استیفادەی هەبێت ئەو معریفەتەی کە هێناوێت یاخوا بەخێر بێت زۆر خۆشحاڵ بووم. زۆر سپاس مامۆستاکەم. خاتونێک لە هەڵەبجە و هەڵەبجەیشە و با فەرموون وەلای کاگازان. بەڕێزان من وەکو بنەماڵەی ئازاد محەممەد بەخێراتنی هەموو لایەکانەکەم بەڕاستی ئازاد بۆ ئێمە مانەی شانازی و شانازی بەکارەکانە ئازاد و هەڵەبجە تەنها ئازاد نییە هەڵەبجە کۆمەڵێ خەڵکی بەهرەمەندی بەتوانایەتیایە زۆر ئەوانەی کە وەکو ئازادن بەڵام بەداخەوە کە ئەوڕێکی جدیانێ نادرێتەوە من لێرەوە ئەڵێم کاربەدەستان نیە ئەوانەی کە سەڵاتیان هەیە باسی دەستە پیشاوەکەی ئازاد کرد کە قوتی خەڵکیان خواردووە ئازاد بە ڕەنجی شانی خۆی بە ئارەکی نۆجەوانی خۆی ئەتوانێت بەهرەکانی خۆی بە خەڵکی بەخشێت بە جوکارەکان بەخشێت بەڕاستی من لێرەوە ئەڵێم بۆ ئێمە و بۆ بنەماڵەکەمان شانازیە لاتان ئەمۆ نەبێت دەستم کردن لەبەرەوە ئامۆزاژ واتە برا لەوەتی هەندێک کەس بڵێ حرامەوە بەس ئامۆزا لای من لاتە برا فەرق ناکات هەمیشە جێگەی شانازی هەمومانەوە بە خێراتنی هەموو لایەکان دەبڕن بەخێر لەسەر چاوە و سەر چاوبان زۆر سپاس بەڕێز کەناڵی بیکەیتۆ با فەرمێ بە پێدانی خەڵاتی تایبەت بە بەڕێز کاگازات. خەڵاتی تایبەت لەلایەن بەڕێز شەموز نادرەوە پێشکەش بە کاگازاتی خۆشەویست دەکرێت. سپاس بۆ کەناڵی بیکەیتۆ سپاس بۆ خەڵاتەکەی ئەو بەڕێزان دەبەوێت لێرە شتێکتان پێ بڵێم لەوانەیە هەر یەکەمان لێرە شەهیدێکمان هەبێت لە بنەماڵەکەمانە کە بە دەستی داعش پێکابوو بەڵام ئەمڕۆ برینارێکی لێیە کە هیچ کەس بەتەمای نەبووە هیچ کەس بیری لەوە نەکردوێتەوە ئەو کەساژی لەبەرەوەی بەشێکی زۆری جەستێ لەدەستداوە ئەمڕۆ پێمان خۆش بوو خەڵاتی شەرەفی پێشمەرگە لەلایەن کاگازادەوە ببەخشرێ بۆ پێشمەرگە ماندوونە ناسەبات بۆ خۆی بێ بۆ ئێرە. ئاڵای کوردستان لەلایەن کاگازادەوە پێشکەشە بەڕێز کاکێرش مەحموود یەکێکە لە بریندارەکانی دەستی داعش کە بەڕاستی جێ ڕێز و فەخرە و من لێرەوە دڵم پڕ بوو بەڕاستی ئێمە ویستمان خۆمان بچین بۆ مانچستەر بۆ لای لەبەری باری تەندروستی تاوا نەبوو ئێمە هەر پێمان خۆش وەکو شەرەفێ بۆ کار ئازادی خۆشەویست کە لە هەڵەبجەوە هاتوو کۆمەڵی ئازاری لەگەڵ خۆیان هێناوە چکە بەڕاستی کە ئێمە ئەڵێین هەڵەبجە ئازارمان بیرەکەوێتەوە خەم و هەر با بڵێن بۆنی سێوەکەی هەڵەبجەمان بیرێتەوە کە کۆمەڵێ خەڵک لە نیشتیمانەیە شەهید بوون بۆی ئەمڕۆ خەڵاتی شەرەفی پێشمەرگا بەخشرێ بە کاگێرش لەلایەن کاگازادەوە.
و تاجی شکۆ لە هەمان کاتە هەر پێشکەشە کرێ بۆ سەرسنگی ئەم پێشمەرگەمان بنەماسە. چونکە بەڕاستی ئێمە لەژێر دەستی ئەو پێشمەرگەمەندونە ناسانە توانیومانە وڵاتێکی ئازاد بەرهەم بهێنی باسی دەسەڵات ناکەین ئێمە باسی پێشمەرگە ئەکەین چونکە هیچ کاممان لە ژێر ئەو دەسەڵاتەیە ئازاد نین و ئیسلاحەت نەژیاوی بۆیە لەسەر ژێر دەستی پێشمەرگەماندونە ناسەکان ئێمە توانیمانە کەرامەتی خۆمان پارێزین. دووبارە سپاس بۆ کاکێرەش ئەگەر شتێکی هەبێت پێشکەشی کە زۆر سپاسان دەکەین. ئێمە بەڕاستی ڕۆژی شانازی و ئێمە وەک کاگازات کە سەربازێکی یعنی سەربازێکی ونە بەڕاستی بەڵام ئێستەوە دیار کردووە بەڕاستی ئێمە هەموو دەستێک خۆمان ئامادەین بە کورد و کوردستان بەخشی کە من هەموو دەستێک خۆم بۆ ئێوە بەخشیوە ئامادە شوم بۆ لەو لێرەش ناژیم وەگەڕم و کوردستان پرەستم و سەری شەکەی خۆم شانازی یەکەم کە پێشمەرگەم ئەو ڕۆحێتومانە ناسیانی ئێوەوە خۆزگە سیاسەکانیشمان بۆ ڕۆحەتەوە گیانیان بەسەری بدایە خۆزگە سیاسەکانیشمان بۆ نۆعەوە دەستپاک بوونایە داپاک بوونایە ڕێزیان لە ملێتەکەیان بگرتنایە مع الأسف خۆزگەمانە خواست کە سیاسیەک بێتە وڵاتەوە پێشوازیەکی لێ بکەین نەکەین کە بارانکردن نەک تەمادە بارانکردن نەک هەر شتێکی کە خۆزگە ئەخوازم ئەگەر کاگازات وتەیەکی هەبێت بۆ پێشمەرگەکان ئەمان بەخەبات و بچەکداری وەحداناوی بێخۆیان و پاکۆیان کە بستێنە خەڵکی کوردستان بپارێزن لەگەرێک و ئەم پێشمەرگە بریندارە ئەوە فرمێسکی شادی ئەوە خۆشم دڵم پڕ بوو بەداخەوە بۆ نیشتیمانەی کە هەر ڕۆژ بە نوعی برینارەکرێت بە جۆرێ برینارەکرێت بەداخەوە سپاس بۆ ئەو هەستە گەورەیە ئەمە خۆشم لێرەوە دڵم پڕ بوو بەداخەوە قوربانی ئەم هەستەتان بوو سپاس بۆ پێشکەندەیمان بینەناس باوەڕێ نەکەم کە ئەگەر گوڵەکان بۆستێنن یەک خەڵاتیکەمان ماوە پێشکەشەکەین با هەموو گوڵەکان بێت سپاس بۆ گوڵەکانیەوە قوربانی ئەم کاگەزێت پێم داوای لێبوردن نەکەم کە بەڕاستی کاگازادم خستەگریان دڵنیا بن ئەو فرمێسکانە فرمێسکی شادیە خۆزگەمانە خواست لە وڵاتێکا بژیاینە ئازاد بوایە ئازاد لە هەموو ڕوویەکەوە خۆتان باش دەکرێت بەڵام پێم خۆش بوو کاک ئاراز دڵباز بفەرمێت یەکێکە لە تێکۆشەرەکان و با بڵێم یەکێکە لەو کەسانەی کە ئەمڕۆ خەبات و خزمەت دەکات و هەر لەلایەن کاک ئازادیشەوە خەڵاتی تایبەتی پێشکەش دەکرێت. بەخێراتی چی گەرمی هەموو لایەکان دەکەم هیوادارم هەموو لایەکان تەندروست باش بن و لەدڵەوە بەخێراتی بەڕێز مام ئازاد دەکەم وەک جوتیارێکی نمونەیی وەک جوتیارێکی شۆژگێر وەک دکتۆرێکی کوشتتوکاڵی بەڕاستی جێگای شانازی و جێگای فەخری هەموو لایەکمانە ئەم بۆکەوەکو خەڵاتی ڕێزێدان بۆم بەخشی هیوای سەرکەوتنی بۆ دەخوازم زۆر بەخێراتی دەکەم هیوادارم لە ئایندەدا خزمەتی زیاتری خەڵکی کوردستان بکات و خەڵکی کوردستان بەدەست و پەنجەکانی مام ئازاددا بگەنە لوتکەی ئەو پێشکەوتانەی کە لە وڵاتانی دەرەوەش لە شتکاری هیوای سەرکەوتنی بۆ دەخوازم هیوادارم حکوومەتی کوردستانیش احتیمامێکی باش پێ ببەخشێت. دەستە ویلایەتان خۆشبی هیوای سەرکەوتان بۆ دەخوازم زۆر سپاسی کۆمەڵی ڕۆژەکرانی کوردبەریتانیا دەکەم بە ڕێزکارگۆ بۆ هەموو برادەران و کەناڵ فۆر هیوای سەرکەوتان بۆ دەخوازم هیوادارم هەمیشە سەرکەوتن بن. و ئەم خەڵاتەشیان خەڵاتی زێڕینە پێشکەشەکە بە کاگاراز و خەڵاتی تاجی ڕێز وەفا لەلایەن کاگارانەوە پێشکەش بە کاگاراز دەکرێت لە فەرمان. دەتوانم بڵێن کاک ئاراز دڵبازی چەکە لەو شۆڕی جێڕانی کە ئەمڕۆ لە لەندەن پێشوازی لە سەرکردەکانمان نەکەن هەمووتان پێگەن مەبەستم چی هیوادارم بەردەوامی هەبێت و بۆ ئەوەی تۆزێ بە پایان ناچێت.
سەرەتا پێویست بوو خۆتان پێ بناسێنم من لە ئایلەیەکی شۆڕژگێر ئایلەیەکی خاوەن شەهید هەم پێشمەرگەیەکی لە تەمەنی 14 ساڵی بووم بە پێشمەرگە ئێستاش هەر وەکو پێشمەرگەیەک لە وڵاتی بریتانیا بۆ بەرگریکردن لە خەڵکی کوردستان بۆ بەرگریکردن لە خەڵکی مەزلومی کوردستان بە تایبەتی زیندانە سیاسیەکان بە تایبەتی موچە وچەخۆران ئێمە لە ئەنجومەنی چارەچەکانی کوردانی بەریتانیا دەرجی خۆمان کردوتە سینجی خۆمان کردە قەلغان لە پێناو پاراستنی خەڵکی کوردستان و خۆمان کردە قەلغان بۆ داواکردنی داوەڕەوەکانی خەڵکی کوردستان هیوای سەرکردتان بۆ دەخوازم زۆر سپاس مامۆستایان زۆر سپاس برایان خوشکان دیار و کاگازاد و برایە بێتاقەت بوون من حەز دەکەم قسەی خۆشتان بۆ باس بکەم لەبەرەوەی ئەو بێتاقەتی بخەمە نەمێنێ چونکە ژیان هەروایە ئەگەر سادێکی ناخۆش بێ سادێکی خۆشی تایە ئەڵێن بە بەغای هەبوو لە یەکێک لە وڵاتە عەرەبیەکان لە باخچەی ئاژەڵات دایان نابوو ئەم بە بەغایە نەکبەتە کوردی فێر بوو بە زمانی کوردی قسە دەکرد هەچ کەسە هات سەلامیان لێ کرد سەلام عەلەیکوم ئەو بە کوردی یاخوا بەخێر بێت ئەلبەتە کورد نەبوون عەرەب بوون پەڕێکیان لێ کردەوە لە داخا فەقیرە هەر کەسیان سەلامی لێ بە کوردی قسە دەکرد پەڕێکیان لێ کردەوە حتا قەڕی بێوە نەمابوو لە ژیانی باخچەی ئاژەڵانی ئەو وڵاتەیە یەک جار دوو کوردەچین بۆ سەیری ئەم باخچەیە یەکێکیان دەچێ بە کوردی مەرحەبا کە کاکە یاخوا بەخێر بێت ئەماش سەیری ئەم بە بەغایە چیوە ناژینە پەڕێکیوەنە با بڵێ با بشین بەلای شتێکی تر باڵێنکان لە قەفەزە بەوە کاکە وەڵای لەسەر کوردایەتی پەڕێکیوەنە باوە هەر ئێوە هەردوودیەوەش بە حەباب ناگەن جا بۆیە ئەم قسەی بەڕاستی ئەمە هەرێک لە ئێمە ئەگەر بێتە ئەو واقعە پڕمان پێوە نەماوە لە مەوزوعی کوردایەتیە هەمومان بوون بە تەضحیە خۆمان کەسوکارمان ماڵومناڵمان سفرەکانمان لادێکانمان بەداخەوە ئیمڕۆ بینی کە شۆڕش بە عەقارێکی ترا ئەڕوا بۆیە موژدەتان لێ بێ کورد ئەڵێ هەموو شتێ لە قایمیە بشڕێ لە ضەعیفیە بچێت زوڵم لە قایمیە زوڵم ئەگاتە قایمی وا بەرەو قایمی ئەڕوا بۆیە من دوعایەکەم یۆ بڵێن ئامین داواکەن لە خوای پەروەردگار ئەو دەسەڵاتە زاڵمە لە هەر وڵاتێکا هەیە خوای پەروەردگار دەوریان لێ بگۆڕێ بیخاتە دەستی ئەمین و خەڵکی فەقیرجار بوو ئەم دەستاتە ئەڵڵهومە ئامین زۆر سپاس دەکەم سپاس بەکارهێنان مامۆستاهانی خۆشەویست یەکێکە لە چالاکوانە خۆبەخشەکان پێی شاوانە سپاس بۆ کاگاراز سپاس بۆ کاگاراز خۆشەویست زۆر سپاس سپاس بۆ کاگاراز پرسیارێکی تایبەتم بۆ هاتووە ئەیکێنە کۆتا پرسیارە دوای ئەگەر پرسیارتان هەبوو ئەتوانن بێن بۆ لای کە پرسیاری لێ بکەن سەدی بێخوا شیە و تەواوکردنی ئەو سەدە چ سوودێکی لێیە زەنێری لایە سەدی بێخوا بەڵێ بەڕێزان سپاس بۆ هەموو لایە ماشەڵڵا ئەمڕۆ گوڵبارانەکەی ئەگەر کاک عومەر بێ یەک وتەبا یەک شتی بچکۆلە ئێستا گوڵەکان حازرکەن ناڵە جوانەکان سپاس بۆ گوڵەکان کات سپاس بۆ هاتنکان وەڵڵا خۆتان بوون کاک عومەر ئەگەر وتەیە بڵێ بفەرمێ سڵاتان لێ بە ڕێزانە کاتێکتان باش هیوادارم هەمووتان لە ساغ و سەلامەت بن و کاگازار بەخێر بێت قسەکان هەمووی باش بوون کران زۆر باش بوون ئەگەر چی بە نسبەت هەموومانەوە دووبارەن ئەنی پێشنیارەکان زۆر سەحیح بوون پیاوە یەکەم هەڵەبجا بەشێکی تایە پێوترێت بەشی کشت و کاڵ هەر کۆلێژی کشت و کاڵی تایە ئەمەیە دوو بەڕێوەبەرایەتێکی تایە بە ئێستا بەڕێوەبەرایەتی گشتی کشت و کاڵی پێوترێت زۆر خۆشحاڵ بووم زۆر خۆشحاڵ بووم کاگازار بەخێر بێ هیوام سەلامەتی هەموو لایەکتان بەڕێزان بەڕاستی ئەو نەمان بووم بۆ هاتۆ من لە لای کاگازار دەوەستم هەرچی وەرگر بێ بە من باشە سپاس بۆ گوڵەکانتان سپاس بۆ جوانیەکانتان سپاس بۆ هەموو شتێکتان وەڵا با بێ بۆ ئێرە بۆی ئەم دیکۆری پێشەوە دەجێت